سڵاو لام و هاوڕێیان چایەمتان ماچەکەم بەڕێزان ئەمڕۆ 18/4/2023 بەڕێزان بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە طبعاً ئینشەڵا پیرۆزی بێ لە هەموو لایەک ئەم بووکە سوورانەی کە ماومانە نرخی یەک تاگ با بڵێین ئەمانە نۆرماڵی کە خەنێک کەس پێڵێک کلاسیک ئەمامی سپلیتن نرخیانەکەین تاچی بە $100 هەموو تەفرەکانیش نرخیانەکەین بە $200 یعنی خۆی وازووتەکرێ بۆ نمونەمە مەیەکە لەگەڵ ئەو نێرە بە جووت $300 هەج بە ڕێزێکی حەزیری بوو ئێمە سێم ڕۆژی هەر سێ ڕۆژی جەژنی قوربانی لە کاتژمێر دەی بەیانیەوە بە عارفۆ و بە هەموو ڕۆژەکانی کەوە ئێمە ژیانی باڵندەی کاردیناوە کراوەتەوە لە خزمەتانین هەروەهاوکو لە نووسینەکەشان نووسیمە سیسکنەکانیش لەخوا بە زیابێ بێسووی باشمان هەیە بەس ئەوەنە نێرومێ زیاب بکرێتەوە کە دڵنیابین لە نێرومیان ئەوانیش بە هەمان شوک و بەڵێنمان نابوو بەو قیمەتی و سیارانەی کە لەو پێشدامان ناوە بەڵێنمان ناوە بە هەچ کەسێک ئێمە لە خزمەتیاین ئەمانیژەر بە هەمان شێوە ئەو نەمان ماوە بۆ فرۆشتن ئەمە نێرەکانن ئەوە ژمێکانن هەج بە ڕێژێک حەزی لێتی ئێمە لە خزمەتیاین ئەوەی کە نۆرماڵن نێری بەس نێرمان ماوە مێمان نەماوە نرخی یەک تاگ $100 کە هەمووی سپلیتن تایەتی سپلیتی دوو تەفرەشە لەگەڵ هەموو تەفرەکانیش نرخی یەک تاگ $200 یعنی جووتێکە گەراوە بێ $300 جووتێکیشەکە هەردووشی تەفرە بەری ئەکاتە $400 جووتیشمانەیە کەنارەکان هەچ کەسێ حەزی لێی بوو هەر لە خزمەتین کەنارەکانن هەز بە ڕێزێک حەزی لێ بوو لە خزمەتین ئەمانە هێلانەیان چنیوە تایەتی تازەیەلانی چنیوە تایەتی تازەیەلکەی کردووە هەچ کەسێ حەزی لێ بوو ئێمە لە خزمەتین هەر سێ ڕۆژی جەژنی قوربانیش جیانی باوەندەی کاردیناڵ لە کاتژمێر دەی بەیانی تا 11 شەو کراوەتەوە من چایەمتان ماچەکەم کاتێکی خۆش خواتان لەگەڵ